ئاهەنگی ساڵانەی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لقی سێ سادقە. لێرەدا 136 قوتابی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزیان پێدرا. بەشێکیان نزیکەی 7 ساڵە وانە دەخوێنن. 136 قوتابی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی وەرگرتووە. 20 مامۆسای مۆڵەت دەربوون. ئێمە لە سەی سادقە لە دوو شوێن دەرزی قیرائەت ئەڵێنەوە، یەک لە مزگەوتی خۆم، یەکێکیش لە دەستگاکەیە. من حەزەکەم شتێ بە مسلمانانی بەڕێز خۆشەویست بڵێم، وەڵڵاهی دەرزی بەیانیانمان دوای نوێژی بەیانیانە. زەلامی وا هەبوو، برای وا هەبوو بۆ مزگەوت کە هاتووە 40 دقە پێش بانگی بەیانی ناوی نووسیوە بۆی ناوێکی بەرکەوێ شوار لاپەڕە قورئان بخوێنێت. وەڵڵاهی باوکی وا هەبووە خۆی پێشتر هاتووە ناوی بۆ کوڕەچکۆلەکەی نووسیوە کە 13 ساڵ تەمەنی بوو و بچووکترین مناڵ بوو لە مۆڵەت پێدرانەکەیە، ناوی بۆ کوڕەکەی نووسی خۆی گەڕاوەتەوە تا بانگی داوە کە بانگی داوە چۆ کوڕەکەی خەبەر کردو هێناوێتی بۆ مزگەوت و دەزی قیرائەتی خوێندووە. مۆڵەت پێدراوانی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز شانازی دەکەن لە خزمەت قورئاندا ژیاون و چەندین ساڵە تێکۆشاون تا بە جوانترین شێوە قورئانی پیرۆز فەرمایشتە پیرۆزەکانی پەروەردگار بخوێننەوە. سپاس بۆ خوای گەورە کە ئەو فەزڵەی پێبەخشین بتوانین کە مۆڵەتی قورئان جوان خوێندنەوەی قورئان و بگری لە دەستگای نووری حیکمە لە قیسەی سادق. خۆمان زۆر بە خۆشحاڵە زای بەڕاستی ڕۆژێکە کە تاکە لە تەمەنی ئێمەیانوە زۆر خۆشحاڵی بەهاتنی ئێوەش. ئەمە ئاهەنگی دەستگای نووری حیکمە لە قیسەی سادق. سپاس بۆ خوای پەروەردگار بەردەوام لە خزمەتی هاوڵاتیان و قوتابیانی بەڕێزان دەرزوانەکانمان هەیە. ئێستش ئەمڕۆ کە ئاهەنگەکەمانە کە ئیجازەی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بە 137 قوتابیمان هەیە. سپاس بۆ خوای پەروەردگار کە خوای گەورە ئەو فەزڵەی لێ ناوین. سپاس بەخوا کە ئێمە ئەمڕۆ مۆڵەتی قیرائەتە جۆراوجۆرەکانمان وەرگرتووە. وەکو خۆم الحەمدولله ئەمڕۆ قیرائەتی حیفز و شوعبەم وەرگرت لەسەر دەستی مامۆستای بەڕێزمان مامۆستا ئەمین. خوای گەورە پاداشتی خێری باتەوە. سپاسی ئەەکەم بەڕاستی ئێمە نازانین بە چ زمانێک سپاسی بکەین، تەنها دوعای خێرمان لەسەرە بۆ مامۆستای بەڕێزمان. من وەکو خۆم ساڵێک و 10 مانگ لە خزمەتی مامۆستا کە توانیم الحەمدولله هەردوو قیرائەتەکە تەواو بکەم. دەستگای نووری حیکمە لقی سێ سادق لە ساڵی 2017 دامەزرا و لە ئێستادا 300 قوتابی لە بوارەکانی جوان خوێندنەوەی قورئان و وانە پەروەردەیەکانی دیکە تێدا دەخوێنن. بەردەوامیش لە لقەکەدا خولی لە بەرکردنی قورئانی پیرۆز و شێوازەکانی دیکەی خوێندنەوەی قورئانی پیرۆز بەڕێوە دەچێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، سێ سادق.